ببێن بۆ سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی خۆمان بە خۆشحاڵە زانیم کە ئەمڕۆ لە کارێکی گەورە و پیرۆزە بە هاوبەشی و هاوکاری ئێوە بەشدارین و خۆمان بە خۆشحاڵە زانیم کە ئەوە ئەرکەمان لە ئەستۆ گرتووە. ئامادە بووان بەڕێز یەکەم شت وە گرنگترین خاڵ کە ئەمە بۆ ئێوەی ڕوونکەمەوە ئەوەیە کە ئاماجی ئێمە لەم کەمپینە کۆکردنەوەی زۆرترین پارە نییە، بەڵکو ئاماجمان کۆکردنەوەی زۆرترین تێگەشتن و ئاگاداربوون و شارەزاییە لەسەر ژیانی منداڵانی توش بوو بە شێرپەنجە. ئێمە وەکو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە هاوبەشی لەگەڵ مناڵپارێزی کوردستان و بە بەشداری بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی هەرێک لە بەڕێوەبەراتیەکانی ڕۆشنبیری مناڵان، هونەری شێوەکاری، خانەی سمۆرە و هەروەها ئەو بووکەڵانی کە لە ڕۆشنبیری مناڵەکان هەیە لە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی بە هاوبەشی هەموو بەیەکەوە و بە سوپاسیشەوە بۆ هەموو لایەکیان کە بەخۆ بەخشانە و بێ بەرامبەر هاتن بەدەم کارەکەەوە بگرە سپۆنسەری کارەکەشیان کرد کە ئێمە لە چالاکیەکدا ئەمڕۆ 18/8/2015 دەست دەکەین بە کۆکردنەوەی کۆمەک بۆ منداڵانی توشبووی نەخۆشی شێرپەنجە. کۆمەکەکەمان تاوەکو یەکی دا بەردەوامی ئەبێ و ئەگەر پێویستکە ئێمە هەوڵە دەین درێژیشی بکەینەوە کۆمەکەکەمان. ئاماژمان لەم کۆمەکە ئەوەیە کە یەکەم شت هەموو هاوڵاتیان، هەموو ناوەندە زانستی و ئەکادمی و ڕۆشنبیریەکان هەمومان فێری ئەوە بین تاک بە تاکمان کە کۆمەکردنی مناڵ، هاوکاریکردنی مناڵ ئەرکانەوەکو یارمەتی و دەست بۆ درێژکردن و ئاماجێکی دیکەشمان ئەوەیە کە ئەو مناڵانی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون لە ناوەندە پزیشکیەکانە تەنها چارەسەری پزیشکی وەرئەگرن. ئێمە ئەمانەوە چارەسەری دەرونی و هاوکاری کۆمەڵایەتی و بیانگەڕێنینەوە ناو کۆمەلگا و هەر ئەم ڕۆژ بە چاوی خۆتان و کامێرەکەتان ئەبینن کە ئەو مناڵانی تووشی نەخۆشی شێرپەنجە بوون دێن لەگەڵمانەوەکو هەر تاکیکی تری هاوڵاتیەکی ئاسایی وەکو من بەشداری لە چالاکیەکە ئەکەن و ڕۆڵیان ئەبێ و داوەت کراون ئەوان نەوەکو وەکو نەخۆش بەشداری بکەن و بە چاوی بەزەیەوە سەیریان بکەین. ئامانجمان لەم کارە ئەوەیە کە ئەو مناڵانە لە چارەسەری پزیشکی و دەرونیە بەیەکەوە شان بەشانی یەک بە ئومێدی چاکبوونەوەی هەر هەمویان کار بکەین، بەڵکو ئەو مناڵانە ببنە کەسانێک لە باتی ئێمە و لە باتی ئێمە باشتریش خزمەتی هەرێمی کوردستان بکەن.